ئەوەیە کە ئیش بۆ گەنجەکانمان دابین کات و وایان لێ بکات کە لەسەر لاقەکانی خۆیان بن ناچار نەبن کە وڵاتەکەی خۆیان وڵاتی دایکیان بەجێ بڕەوە. هیوادارم خەڵکی کوردستان دەستیەک بگرێت و بە تایبەتی شاری کەرکووک وەک هیچ شارێکی تر نییە بۆ کوردستان، شارێکی زۆر گرنگە و هیوام ئەوەیە ئەو حیزبانە دەستیەک بگرن و کێشە لەبێن خۆیان هێڵن. پێویستە لەسەر حکوومەت کە هەلی کار لە بۆ گەنجانی شارەکەمان دابین بکات، گەنجانی کوردستان بەڵکو بگرە ژمارەیەکی زۆر لە کوڕان و لە کچان کولیان تەواو کردووە، مەحەدیان تەواو کردووە، پێویستیان بەوەیە ئیش بکەن، پێویستە حکوومەت کارێکی وا بکاتن کە نەهێڵێت یعنی گەنجەکانمان بەبێ کار بن. بەگشتی ئەو کۆمپانیا و ئەو شوێنانەی کە کرێکاریان پێویستە ئەوەندەی کە کرێکارێک لە دەرەوە دەهێنن کەمتر دەرفەت دەدەنە گەنجەکانی خۆمان یان بیان و دێنەوە بەوەی کە ئەوان بەو بڕەپارەیە ڕازی نینە.